سبەینێ چواردەی 11 238 ساڵ تەیە پەڕە بەسەر بنیادنانی شاری شاران شارە حیاتەکە شاری سلێمانی بۆیە دەستگای میدیایی کورسات لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر و چەندین ڕێکخراوی تر هەستاون بە ئەنجامدانی میهرەجانێک یاخود فیستیڤالێک بۆ ماوەی 3 ڕۆژ کە تێیدا چەندین چالاکی کلتوری و مێژووی و هونەری و تەنانەت ئەو بابەتانی کە لە بواری دەستڕەنگینیان لێرە هەروە پێشکەشکردنی چەندین خواردنی کوردەواری جۆراوجۆر و ئەنجامدانی کۆنسرت و چەندین چالاکی هونەری تر لە بەردەرکی سەرا سبەینێ بەڕێوەچەکە ئەم فێستیڤاڵە ئەم ساڵ جیاوازتر لە چاو ساڵانی تر یادی 238 ساڵی بنیادنانی شاری شارانەکرێتەوە. ئێستا من لە بەردەرکی سەرام لێرە ئامادەکاری تەواو ئەکرێت بۆ ئەوەی سبەینێ بە شێوازێکی زۆر باش پێشوازی بکرێت لە ئەو بەڕێزانی کە بەشداریەکەن لەم فێستیڤاڵەیە بۆی کە باشتر زانیاری وەرگرم لەسەر ئەوەی کە بابزانم ئامادەکاریەکان چین چۆن بەڕێوەبەرایەتەکان خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی کە سبەینێ و ڕۆژەکانی دواتریش باشترینەکان پێشکەش بۆ کەسانە بکەن کە ئێنە ئێرە ئێستا لەگە زۆر بەڕێز خاتوو فریشتە مستەفا کە بەڕێزیان وەکو ئەندامی بردن لە بەڕێوەبەرایەتی گشتی و هونەر و ڕۆشنبیری سلێمانی زانیاری زیاتر لە وەرەگرین. خاتوو فریشتە سڵاو لێبێ ئەم کاتۆ باش پێمان بڵێ وەکو بەڕێوەبەرایەتێکی خۆتان چۆن ئامادەکاریتان کردووە بۆ یادی 238 ساڵی بنیادنانی شاری شاران شاری سلێمانی. بەڵێ سڵاو لە ئێوەش سڵاو لە تەواوی بینەران سڵاو لە شاری سلێمانی و تەواوی کوردستان. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی گشتی و ڕۆشنبیری و هونەر بێگومان ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە لەگەڵ دەستگای میدیایی کورسات پێکەوە بە هاوبەشی کۆمەڵێک چالاکی دەست پێ ئەەکەین سبەینێ چالاکیەکانی دەستگای میدیایی کورسات بێگومان لە ساعات 9 سەر لەبیانەوە دەست پێ ئەکات تا ساعات 10 شەو بەردەوامە ئێمەش بە هاوبەشی پێکەوە ئەو کارانە پێشکەشەکەین لە سعات با بڵین بۆ یەکەم ڕۆژ چواردەی مانگ لە سعات 3:30 چالاکیەکانی ئێمە لە هۆڵی تەلاری هونەر دەست پێ ئەکات. چالاکیەکانتان چین سبەینێ ئێوە؟ چالاکیەکانی یەکەم ڕۆژ سەرەتا لە سعات 10 بەیانی تا سعات 1 لە کارگەی کللتوری پێشانگای کار و چالاکیەکانی ئەوان هەیە و ئیش و چالاکیانی خۆیان لەوێ نمایش ئەکەن. دواتر لە سعات 3:30 لە ناو تەلاری هونەر کۆمەڵێک چالاکی جۆراجۆر هەیە تابلۆی هەڵپەڕکێمانە هەیە کە گروپی کوردستان بەشدارن لەگەڵمانە بەشی کەلەپور و هونەری میلی ئەوان کۆمەڵێک تابلۆ بە خۆشحاڵیەوە پێشکەشەکەن وتاری ڕسمی هەیە. لەگەڵ ئەوانەیە ئێمە پێشانگای دیجیتالیمان هەیە بە سوپاسەوە بۆ ڕێکخراوی کەلەپور و کللتوری نەهرینی بەریتانی بە سەرپەرشتی دکتۆر ڕۆژین کەمال ئەوان دوو پێشانگای دیجیتالی زۆر تایبەت پێشکەشەکەن بەڕاستی ئێمە لە تەلاری هونەر ئەبین بەڵام لە ڕێگەی چالاکیەکانی ئەوانەوە کە پێشەنگای دیجیتالیە بەکارهێنانی چاویلکە یا بەکارهێنانی کۆنتترۆلێکە وات لێ ئەکاتەوە هەستەکەی لە سەرای سلێمانیت چالاکیکان بەنای سەرا بدوێنە ئەوەی تریشان سەرای مەجازیە کە ئەو چاویلکەیە بەکارێنی و ئەخولەیتەوە بە دەوری خۆتە تەواوی سەرا لە بەردەم تا ئەبێ بەڕاستی چالاکێکی زۆر سەرنجڕاکێشە هێوادارم دانیشتوانی شارە حیاتەکە یا هەموو دانیشتوانی ئەوەی کە لەم شارەیان و پێیان خۆشە لەگەڵمانە بەشدار بن ڕوو لە تەلاری هونەر بکەن بۆی تەواوی چالاکیەکانی ئەیە ببینن جگەلەوە ئێمە خواردن هەیە کە بە سوپاسەوە بۆ بەلەزەتخانەی حاجی عوسمان لەگەڵمانە بەشدارە لەوێ خواردن پێشکەش ئەکرێ و چەند چالاکیکی تر سبەینێکە لە میانی پرۆگرامەکانە کاتە سبەینێ چواردەی 11 کەیادی بنیادنانی 238 ساڵەی شاری شارانە شاری سلێمانی لە هەموو کوچۆکۆڵانێکەوە پڕە لە چالاکی جۆراوجۆر بۆیە سبەینێ لەکیس خۆتان مێن و بڕۆم بۆ چالاکیەکان فریشتەخان ئەمە ئەوە بزانم بۆچی ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ویستان ئەم فێستیڤاڵە بکەن بە 3 ڕۆژ ئامانج لە بەڕێوەچوونی فێستیڤاڵ بۆ 3 ڕۆژ خۆی لە چیار بینێتەوە؟ خۆی چالاکیەکان وا ئاماژەی پێ ئەدرێت 3 ڕۆژە بەڵام ئێمە ڕۆژی چوارەمیشمان هەیە ڕۆژی چوارەم لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکان بەشی هونەری شانۆ و شانۆی پێشکەشەکەن ئەو شانۆیە بۆ ڕۆژانی دواتریش بەردەوام ئەبێت کە لە سعات 5 ئەوارە نمایشەکرێت ئامانج ئەوەیە
شاری سلێمانی ناکرێتەوە لە ڕۆژێکە هەموو شتەکانی تەواو بکرێت بە خۆشحاڵی و ئەم ساڵ تەواوی گەلەریەکان کوچە و کۆڵانەکان شەقامەکان تا ئێمە سەعات دوومان هەیە یەکەم ڕۆژ لە سەعات 2 تا سەعات 6 ئێوەرە بە درێژایی شارەی سالم لە باخی گشتیەوە هەتاکو ناو سەهۆڵەکە عرضمان هەیە نمایشمان هەیە نمایشی با بڵێن دەهۆڵ و زەرب و باڵەبان و کە بە شێوازێکی گروپات ڕێک خراون جوان نووسانمان هەیە ئەوان بەیەکەوە جوانترین کار پێشکەشەکەن ئەمەش سیما ڕەسەنایەتێکە هەم ئەپارێزین هەم نیشانی نەوەی تازە ئەینەوە کە ئەم شارە بێگومان خاڵی نەبوو لە کار و چالاکی و شارێکە بۆ خۆی مێژوو شاهدی لەسەر ئەیە ئەتوانین بڵێ مێژوو شانازی بە سلێمانیەوە ئەکاکە هیچ کاتێک خاڵی نەبووە لە کار لە چالاکی و شاری شارانەی تر ئێمە وا بڵێن و یان نەخۆی هەر شاری شارانە زۆر باشە خات و فریشتە لە میانەی چالاکیەکانە وا بڕیارە کە کۆنسرتیش ئەنجام بدرێ پێمان بڵێ بەڕێوەبەرایەتێکی ئێوە چۆن ئامادەکاریتان کردووە بۆ بەڕێوەچوونی کۆنسرتەکە لەکوێ ئەبێت چەندەم ڕۆژە کۆنسرتەکە کە مەزانیاریش بە بینەرانمان بە لەسەرم بابەت بێگومان ڕۆژی دووەم کە ئەکاتە 15 مانگ لە سەعات 5 لێرەوە بە بینەرانی خۆشەویست ڕائەگەێنم هیوادارم لە دەست خۆتانی نێن جوانترین کۆنسرت ئامادەکراوە کە لە ئاستێکی زۆر بەرزی هونەریە بەسەرپەرشتی مامۆستا نەجات ئەمین ئامادەکراوە گروپی با بڵێن ڕۆژهەڵاتی هونەرەکانی میوزیکی بەڕێوەبەرایەتی گشتی ئەو بەرهەمە پێشکەشەکەن کۆمەڵێک گۆرانی بێژی زۆر بەتوانان میوزیک ژەنی زۆر ئاسبەرز ئەو کۆنسرتیان ئامادە کردووە من ئەڵێم ئەوەی ئەو کۆنسرتە لە دەست خۆی بە هەستەکەم شتێکی باش ناکات لەبەرەوەی لە ئاسێکی زۆر باشە ئامادەکراوە هیوادارم زۆرینە بتوانن ئامادە بن سەعات 5 لە تەلاری هونەر لە پێشوازیتانە ئەبین جابا ئەوەشمان بیر نەچێ ئێمە سێ هەم ڕۆژمان تایبەت کردو بە مناڵانی سلەیمانی و کوردستان لێرەوە پێیان ڕائەگەێنی لە شاشە جوانەکەی کورساتەوە خۆتان ئامادە بکەن بۆ 16 مانگ لە 16 مانگ لە سەعات 9:30 بەیانی کە لە ڕیکلامەکە بە 9:30 شەو ئەڕوا بەڵام من ئەمێ لێرەوە ڕاستی بکەمەوە سەعات 9:30 بەیانی لە پارکی هەواری شار کۆلارە هەڵدان هەیە فەستیڤاڵی کۆلارە هەڵدان هەیە بە نزیکەی 50 مناڵ ڕەنگە زیاتریش بێت ئەو کاتە بەشداری ئەەکەن و چالاکێکی زۆر باشی بەشی مناڵانی بەڕێوەبەرایەتی گشتیە جگەلەوە لە ناو هۆڵ دیسان هەر 16 مانگ چالاکیەکانی مناڵان دەست پێ ئەکات لە سەعات 3:30 سەعات 3:30 دەست پێ ئەکات بە دوو بەش پێشکەشەکرێ بەشی یەکەمیان بەشی مناڵانی بەڕێوەبەرایەتی گشتی کۆمەڵێک گۆرانی پێشکەشەکەن هەر چالاکیێکی تری بەشی مناڵانی بەڕێوەبەرایەتی گشتی یەکەم ڕۆژ هەمانە کە نمایشی ناوی سلێمانی بە جلوبەرگی مناڵەکان ئەکرێت ئەوەش چالاکیێکی تری مناڵانە بۆی ئەو کاتە باسم نەکرد ئێستا لە کاتی چالاکی مناڵانە دوای ئەوە تیپی هونەری مناڵانی سلێمانی بەسەرپەرشتی مامۆستا مۆفەق عارف لەهۆنی ئەوانیش کایەکێکن لە تیپە چالاکەکانی سلێمانی ئیش بۆ مناڵانەکەن دیسان لەگەڵمانە بەشدارە بن هەموو ئەم چالاکیانە ئیتر لە سەعات 3:30 دەست پێ ئەکات گۆرانەکانی تیپی هونەری مناڵان بە شێوازی ڕاستەوخۆ لەسەر ستەیج پێشکەشەکرێ و مناڵە ئازیزەکانیش هیوادارین بتوانن لەگەڵ دایکان و باوکانیان ئامادە بن لەوێ دەستە خۆش بە خات و فریشتە سوپاس بۆ تاوی زانیاریەکانت وەکو خات و فریشتەش ئاماژەی پێکرد چالاکیەکان یاخود ئەو بابەتانی کە لە نێو فستیڤاڵی بنیادنانی 238 ساڵی شاری سلێمانیە بەڕێواچێ بۆ هەموو چین و توێژەکانن بەبێ جیاوازی بۆیە وەکو خات و فریشتە وتی لە ڕۆژی 16 مانگە کاتژمێر 9:30 سەر لە بەیانی منداڵان ئەتوانن بچن بۆ هەواری شار لەوێ چالاکیێکی زۆر قەشەنگ هەیە ئەویش کۆلارە هەڵانە ئینجا ئەمە هەموو تەواوی ئەو چالاکیانە نییە کە لە فستیڤاڵەکە شتیشمان بۆیە بەجێشە بۆی لە نزیکەوە خۆتان جێگای خۆیەتی لێرەوە سوپاسێکی بێ پایان پێشکەش بە سپۆنسەرەکانمان بکەین بەڕاستی ئەوان لەگەڵمانە ڕۆحێکی زیندوی کارەکەن
سوپاسی زۆرمان بۆ کۆمپانیای هەرێم بۆ خزمەت گوزاری پاکردنەوە بەڕاستی شتێک لێرە زۆر گرنگە ئەو چالاکیانی کە لەم شارەیە لە شوێنێکی تر ئەکرێ تر بەجێ ئەهێڵرێت بەداخەوە ئێمە ئەو لایەنە مۆدێرنەمان پاراستەوە لەگەڵ وەکو بەڕێوەبەرایەتی گشتی لەگەڵ کۆمپانیای هەرێم کۆنتاکتمان کرد و ئەوان بێ بەرامبەر هەر سێ ڕۆژی تەواوی چالاکیەکانی ناو تەلاری هونەر کە تەواو ئەبێ بە خۆشحاڵی و ئەوێ بە جوانی و بە پاک و خاوێنی بەجێ ئەهێڵن زۆر زۆر سوپاسیانەکەین و زۆر سوپاس بۆ بەلەزەتخانەی حاجی عوسمان کە ئەوان یەکێکی ترن لە سپۆنسەرەکەمان زۆر سوپاس بۆ زریانی کامەرانی تاپۆ کە کەسێکی ناوداری ئەم شارن ئەوانیش بە خۆشحاڵێ وتیان هەر کارێک بۆ سلێمانی بکرێ ئێمە لەسەر چاوەندایان ئەنین بۆیە سوپاسی هەموو ئەو کەسانەکەین و ئاوی سلێمانی ئەوانی شێکێکی تر لە سپۆنسەرەکەمان بۆ ماوەی هەر سێ ڕۆژەکە تەواوی ئاو بۆ میوان عزیزەکان دابینەکە دەستە خۆش بە ئێمەش لێرە سوپاسی هەموو ئەو کەسانەکەین کە توانیویانە هەر بابەتێک بێت پشتگیری لە بەڕێوەچوونی ئەم فێستیڤاڵەیە بکەن بگومان وەکو باسم لێوە کرد ئەم فێستیڤاڵە بە تەنها دەستگای میدیای کورسات و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر بەڕێوەی نابێ بەڵکو چەندین ڕێکخراوی جیاوازیش لەم فێستیڤاڵەیە بۆ پتەوکردنی فێستیڤاڵەکە لێرە بوونیانێ ڕێکخراوی بابانی ژێکێکە لەو ڕێکخراوانەی کە ساڵانە بەشداریە کات لە فێستیڤاڵی شاری سلێمانی بۆی کە باشتر قسە لەسەر ئەوە بکەم بەڵێ سەرکۆ زۆر باشە لانا پێم خۆش بوو باسێکیەوە بکەین لەگەڵەوەی کە میوانە عزیزەکە و کۆمەڵە زانیاریانێ لەسەرەوەی ڕۆژانی فستیڤال چۆنە و کارەکان چیە و لە کوێش ئەنجامەدرێ و بیرمان نەچێ ئێمەش بەیانی لە کاژمێر نوۆی بەیانیەوە دەستگای میدیای کورسا لە پرۆگرامە تایبەتەکانیە توانوێتی لە سەرای سلەیمانی بەڵام پێم خۆشە ڕوونکردنەوەیکیشمان بیتێ بەدەر لە حوشەی سەرای سلەیمانی ئەم ساڵ جیاوازتر لە ناو سەرای سلەیمانی و لە ژوورەکانی شاچالاکی بەڕێوەچێ ئەوانە چۆنن؟ بەڵێ بەڵێ زۆر باش سەرکۆ بگومان لەسەر ئەو بابەتە ئێستا من لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ کەم هەر خۆشتان ئەیبینن لە پشتی منەوە برادەران سەرقاڵی ئامادەکارین ماندوونە ناسانە لەشیان ساغ بێ لە بەیانی زۆر لێرن ئامادەکاریەکەن بۆ ئەوەی کە بتوانن باشینەکان پێشکەش بۆ کەسانە بکەن کێنە ئێرە سەرقاڵی دانانی ستێجەکەن بۆی سبینێ لێرەوە سەرجەم پرۆگرامەکانی دەستگای میدیای کورسات لێرەوە پێشکەش بە بینەران کرێواتە بینەرانیش ئەگەر هاوڵاتیان نیانتوانی لە نزیکەوە بێن بۆ ئێرە ئەتوان چاویان لەسەر شاشە جوانەکەی کورسات بێت بۆی کە تەواوی فێستیڤال و چالاکیەکە بۆی عزیز بگوێزنەوە اینجا سەرکۆ لەسەر ئەو بابەتەی تۆ بۆی کە بزانین لە نێو ژوورەکانی سەرایە چالاکیەکەیە چۆن ئامادەکاری کراوە لەگەڵ زۆر بەڕێز کاک عەبدوڵڵا بابانە گفتوگۆکەم بۆی کە بزانین ڕێکخراوی بابان بە تایبەتتر چۆن ئامادەکاریان کردو بۆ یادی 230 ساڵی بنیادنانی شاری سلێمانی کاک عەبدوڵڵا سڵاو لێ بێم کاتەوە باش ئێوە وەکو ڕێکخراوی بابان سبینێ لەگەڵ ڕۆژەکانی دواتری چالاکیەکتانەیە و چۆن خۆتان ئامادە کرد بەڵێن سەرەتا سوپاسانەکەم ئەمێ پیرۆزبایی بگەێنم بە سەرجەم دانیشتوانی شاری سلێمانی و کوردستانیانی خۆشەویست کە سبەینێ 238 ساڵ تێپەڕێ بەسەر بنیادنانی شاری شاران شارە جوانەکەی سلێمانی کە لە ڕۆژێکی زۆر جوانە ئێمە لە ماوەی چەند ڕۆژێکە خەریکی ئامادەکرد نی چەند بەرنمەیەکین بۆ ئەم ڕۆژە ئەوانەی ئێمە لە سێ شوێن بەرجەستا کارەکانمان کارێکیان دێرەیە لە یەکێ لە ژوورە گەورەکانە پێشەنگایەکی گەورە ئەکەینەوە پێشەنگاکەش دیسان بریتە لە دوو بابەت یەکیان بابەتی پەیکەرتاشی پشکۆلان کە بە مۆم دروستکراون لەلایەن پەیکەرسازی بەناوبانگ کاکەچێنەر ئەمی کەشیان پێشەنگایەکی گەورەی وێنەیە لەلایەن کاکتەی بابانەوە کە چەند ساڵێکە هەر بەشداریەکات بە نیسبەت ئێرۆ ئەوەیە پاشان ئەکلیلەیەکی گوڵی گەورە لە بەردەمی مەزاری پەیکەری میری میران برایم پاشای بابان دانین و سەردانی سەرقەبرانەکانمانەکەین وەکو قبری عەبدوڕەحمان پاشای بابان لە مزگەوتی گەورە و سڵەمان پاشای بابان لە گردی سەیوان ئەنجومەنەکەمان ئەو سەردانانەکە پاشان ڕۆژی 15 مان کە دوو بەیانیەکە لە زانکۆی سلێمانی بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سلێمانی پانەڵێکی سەعات و نیوی ئەبەستێت لەگەڵ زانا و مێژوونووسی بەناوبانگ پرۆفیسۆر کانی شاری سلێمانی و زانکۆی سلێمانیە هیوادارم ئەو دەرفەتە لە چیز خۆتان نەدەن دانیشتوانی شاری سلێمانی هەم بەهاتنیان بۆ ئێرە هەم بەهاتنیان بۆ زانکۆی سلێمانی
باشە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێزت بگومان ژوورەکانی سەراش پڕن لە چالاکی جۆرا و جۆر تەنانەت ئەو گەنجە داهێنەرە کوردانی کە داهێنانێکیان کردو لە هەر بوارێکە ئەتوانن بەشداری بکەن بۆ ئەوەی کە بتوانن ئەو داهێنانی کە کردویانە و دواتر هەموو کۆمەلگا سوودی لێ بینن لە نێو یەکێک لە ژوورەکانی سەرایە گەنجانی داهێنانی کوردیش لێرە بوونی هەیە بگومان ئەو خاتونە دەزڕەنگینانی کە لە هەر بوارێکە دەزڕەنگینیان هەیە لێرە لە یەکێک لە ژوورەکانی سەرایە ئەوانیش ئەتوان کارە دەزڕەنگینەکانی خۆیان پیشان بن تەنانەت زۆر کات ئەو خواردنە کوردەواریانەی کە مۆرکی کوردی پێوەیە لێرە پێشکەشەکرێت جا ئەمە لەگەڵ کاک ئامان جاگفتوگۆ بکەم کە لە بەیانیەوە لێرە سەرقاڵی ئامادەکاریە کاک ئامان سڵاو لێ بێم کاتەوە باش بێت سڵاوی لێوە زۆر سپاس پێم بڵێ سەرقاڵی چی پێشانگایشی دۆکۆمەنتاریمان هەیە وێنە مێژویەکان کە زیاتر وێنەکان نەبینراون سیستمەکەمان لەبەرەی شوێنەکە کەمە هەفتا سان دەگرێ هەر 4 ساعت جارێک و وێنەکانە گۆڕین لەگەڵیشە سیستمیش ئۆنلاینمان هەیە کۆمەڵە کەسمان هەیە کە خانم من باسی ڕێکخراوی خانەوە دەدیرەکانی شاری سلێمانی یەکەم ئەو کەسانەی کە لە دەروی وڵاتن خانەوادەی دێرینن بە سیستمی ئۆنلاینی ژمارەی تەلەفۆنیان ئەینێ وێنەکان ئەنێرن و ئێمە لێرە یەکسەر ڕاستەخۆ چاپیەکەی نەماوەی 20 دقیقە بێ لاوازێنین شەواتە چەند کاتژمێرێک جارێک ئێوە وێنەکانە گۆڕن واتە خەڵک توانێت چەندێک جارێک بێتەوە وێنەی تازە ببین چەند ئەکەوتە سەر خەمخۆرەکەی خەڵک زایدەن ناردنی زایدەن ئەگەر شانسێکمان بێت لەو کاتەیە مەسەلەن ئەم هەواڵە ئێمە بزانن سامەوە کوڕکلامێک وایە کەواتە گەر یەکێک بێ وێنەکان بگەێنێت دەستیەوە لە چ ڕێگایەکەەوە توانێت وێنانە بگەێن ئێمە دوو گروپێکمان هەیە لەگەڵ پیجەکە پیجی خانەوە دەدینەکانی شاری سلێمانی کە زۆر ئەکتیفە 34,000 فانی هەیە لەگەڵی ژمارە دائەنین لە هەمان کاریشە لینکەکانی خۆمان تەواو من پەیوەندیم بە خەڵکەی خۆمان و زۆرە ئەوانیش بڵاو ئەبێت و ژمارەکە ئەزان لایەن نەسەوە کاگامانش پێم بڵێ ئێستا ئامادەکاری تەواو کراوە حازرن بۆەوەی کە سبێنێ ئەم فستیڤالە بەڕێوە بچێ ئێمە دەوری مامونێکە ئامادەی چونکەمان پاکتاو کردبوو هەفتێک شیشەکەمان تەواو بوو باشە دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ لە بەیانی و زۆر مادونە سانە سەرقاڵی کارکردنی دووبارە لە شەستاق بێ سپاس بۆ تۆ خەمخۆری ئێوەش دەستە خۆش بێ بەڵای خۆشەویستان جارێکتر پیرۆزبایی یادی 238 ساڵی بنیادنانی شاری شاران شارە حیاتەکە شاری سلێمانی لەسەر جەم دانیشتوانی سلێمانی و خەڵکی سلێمانیەکەین لە هەر شوێنێک بن سبێنێ لەگەڵ ڕۆژانی دواترا لە کیس خۆتانی مێن لە نزیکە وەرم بۆ بەردەرکی سەرا لە کاتژمێر دەی بەیانی و تاکو کاتژمێر دەی شەو لێرە چالاکی جۆرا و جۆر هەیە تەنانەت ڕۆژی دووەم و سێمیش لە کاتژمێر 2 بۆ 6 ئێوارە بە سەرپەرشتی کاک جەزای ساس لێرە تەواوی چالاکیەکان بەڕێواچێت بۆیە ئێوە ئەتوانن لە نزیکەوە بێن سەردانی تەواوی ئەم چالاکیانە بکەن و یادی شاری شاران شاری سلێمانی لە نزیکەوە لێرە بکەنەوە